چاردەی 11 دامەزراندن و بنیادنانی شاری سلێمانیە چت هێلۆ خرکی شارە حیاتەکە. خەڵکی سلێمانی خەڵکیشی بەڕێزن، زۆر ڕۆشنبیرن، زۆر ڕێز و سڵاومانەیە بۆ خەڵکی سلێمانی چاومانە. وڵای پیرۆزباییان یەکەم پڕ بەدڵ، چاوێکی سەرکەوتون و زۆر باشن و پێشکەوتون و هیوادارم خەڵکی سلێمانی ساغ و سەلامەت بی. ئینشاڵڵا یانی نەورۆزیش لەو قەیرانی نەجاتی دەبی و وەکو یانەکانی تری کوردستان بارودۆخی باشتر دەبی ئینشاڵڵا پشتیوان بەخوا. فەرق و جوایزی نییە، کورد هەموو برایەکە. ئەوی پەرتەوازە بێختە ناو کورد بخۆی بێعەقڵە. تا ئێستا چوویت لۆ سلێمانی؟ بەڵێ زۆریش. وەڵی زۆر بەکەمی. وەڵا زۆر چوومە. هەموو جارە چم. زۆر چوومە. ئاخیرزار کەی نێبوو چوویە سلێمانی؟ تقریبا 2 هەفتە لەمەوبەر. کۆتا جار 2000 و تقریبا 22. وەڵی نسکەی 4 ساڵ پێش ئێستا بچوو. ئەوی چینە چاویلان لەگەر خێزانم ئاتە ئێستا نەچینێتەوە. کە شەڕەکە وەستا بینێژێتی پاردی ترتەوا بخۆمە ڕۆشن دێت. وڵای لەو ماوەی نەچوومە. پێشە سارە نەچوومە، ڕاستی ناوێ؟ چ شتێکی سلێمانی لە کن جوانە؟ ڕۆشنبیریان. وڵی خەڵکی سلێمانی ڕێزیانێت. وڵا شتەکانیان زۆر جوانە، ئینسانی بەڕێزن. وەڵایە گردووی بەدڵەوانی زۆر باشن. وڵا سلێمانی هەموو باشن، خراب نینە. باش. ناوی چەند گەڕەکی سلێمانی دەزانیت؟ نەبیرم نیستە. زۆر بەکەمی. زەرگەتەی دەزانم، جادەکەشەوە جادەی سەوڵەکەیە و وەڵی هەر ئەو دوێ دەزانە. وەڵا چوار باخ و تسکان و وەرە هەموو دەوڵەتەکانە هەموو کارەزە و توی مەلیک و ئەتر هەموو گەڕەکەکانە ناسم. چوومە توی مەلوک و کن مزگەفتی بابە شێغ نییە، ئەوەندە شارەزامە.